ئەگەینەوە چوار گۆشەی یەکەم و ئەگەڕێنەوە بۆ خاڵی سفر. فەوزایەک دروست بوو لە بواری کاری میدیاییدا. وتەی بەشێک لە ڕۆژنامەنووسانی سلێمانیە لە ساڵڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری جیهانیدا. ڕۆژنامەنووسان و چالاکوانان کۆکن لەسەرەوەی کە دۆخی ڕۆژنامەگەری بەرەو خراپتر و مەودای ئازادی کاری ڕاگەیاندن بەرتەسک کراوەتەوە، ئەوەش بە گوێرەی کۆی ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە و راپۆرتە نێودەوڵەتیەکانیش چەندین جار هۆشداریان داوە لەو بارەیەوە. لە ماوەی دەسەڵاتداری هەرێمی کوردستاندا 5 ڕۆژنامەنووس تیرۆر کراون و بە پێی ئامارەکانیش پێشێلکاریەکان ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبوونە و بە جۆرێک تەنیا لە ساڵی 2022دا 431 پێشێلکاری بەرامبەر 301 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە کە زۆرترینیان لە پارێزگای دهۆک و کەمترینیشیان لە پارێزگای هەڵەبجە بووە. ئێستا لەم قۆناغەیە من هەستەکەم ساڵانی 2005 تا 2012 کار گونجاوتر بوو، لەبارتر بوو، ئازادی فرەتر بوو، ڕەخساوتر بوو، خۆپیشاندانەکان زیاتر بوون ینی بە بەراورد بە ئێستا. ئێستا گەر کار ئاواهی بڕوا بەردەوام بێت ینی ئەتوانم بڵێم دەستمان بە کورد واتەنیا لە دەستمان لە بنی هەمانەکە و دەرەچێت. خراپی دۆخی کاری ڕاگەیاندن تەنیا پەیوەست نییە بە پێشێلکاریەکانی دەسەڵاتەوە، بەڵکو زۆری ژمارەی میدیا و پەیوەست نەبوونی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بە ئیتیکی کاری میدیاییەوە وەک بەشێک لەو فەوزایە لەو سێکتەرەدا لێک دەدرێتەوە، وەک هۆکارێک بۆ زیادبوونی پێشێلکاریەکان دادەنرێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی ڕۆشنبیری تەنیا لە هەرێمی کوردستاندا 1600 میدیا لە بینرا و بیسرا و خوێنرا و ئەلکترۆنی بوونیان هەیە و زیاتر لە 8500 کەس تەنیا لە سندیکای ڕۆژنامەنووسان مۆڵەتیان وەرگرتووە، بەدەر لەوەی زیاتر لە 3000 ئەندام هەیە کە وەک ڕۆژنامەنووس کار دەکەن و ناویان لە سندیکا تۆمار نەکراوە. مارەستەیشانەوەیە کە ئەڵین گەشەکردنیشی میدیایی زۆر هەیە، ژمارەیەکی زۆری دەستگای میدیایی زیادی کردووە کامە بە جۆرە لە جۆرەکان لە دیوێکە حاڵەتێکی پۆزتیفە، بەڵام دیوێکی دیکەمانەیە کە حاڵەتە نەگەتیفەکەیەویش ئەوەیە کە فەوزایەک دروست بوو لە بواری کاری میدیاییدا. لەگەڵ فشارە ناوخۆی و دەرەکیەکان و ڕێکخراوە جیهانیەکان بۆ باشترکردنی ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری و فراوانکردنی پانتایی ئازادی، بەڵام هێشتا لە هەرێمی کوردستاندا بەشێک لە ڕۆژنامەنووسان لە زینداندان بە ناوی زیندانیانی بادینان و حکوومەتی هەرێمیش دەڵێت ئەوانە ڕۆژنامەنووس نەبوون و تۆمەتباری کردوون بە تێوەگلانیان بە هاوکاریکردنی وڵاتانی دەرەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.